هەروەها بۆ ئێوە بەخێربن دوو بنەمای ئەم ناوچێ جەنگی عێراق جەنگی داعش و دۆخی سووریا کاریگەرە بنەوە سەرۆک وەزیرانی عێراق حەیدەر عەبادی سەلیم تەمام سەلیم سەرۆک وەزیرانی لوبنان کە پێشتر سەرۆک وەزیر بەخێربن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لێرەدا بۆ پرۆگرامەکەمان. بەڵێ جەنابی سەرۆک وەزیران عەبادی تەمام سەلام سەرۆک وەزیران بەخێربن هەردووتان. ئەتوانم لە سەرەتاوە پرسیارەوە بکەم کە دواتر لە دوای ئەم پانێڵە وەزیری دەرەوەی ئەمریکا جۆن کێریە کە دڵنیام ئێوە بەیەکەوە یەکتریتان بینیوە گفتوگۆتان کردووە بە هەمان شەوە ئەشتۆن کارتر و کێری باسییان لەوە کردووە کە پێویستە وڵاتانی عەرەبی زیاتر هەندێر پشتیوانی عێراق و وڵاتانی ناوچەکە بکەن لە ڕوبەڕووبوونەوەی داعش. سەرۆک وەزیران عەبادی ئێوە پێویستان بە یارمەتی زیاترەیە لە وڵاتانی عەرەبیەوە. بەناوی خۆی بەخشن میهرەبان زۆر سپاس بۆ ئەم پێشەکیە. پێم وایە کە ئێمە جەنگێکمانەیە لە عێراق و جەنگێکی جدیە لە ڕوبەڕووبوونەوەی داعشی ئێمە داعشمان دوورخستەوە لە ڕەمادی نەک تەنها لە ڕۆمادی بە تەواوی کۆنتترۆل کرەوە بەڵکو ناوچەکانی دەرەوەی ڕۆمادی زۆر بەڕوونی ئەتوانم پێ بڵم کە هەندێک ناوچە هەبوون هەرگیز لە ژێر دەستی هێزەکانی سوپای عێراقیدا نەموتەنان لە ڕابردووشە بەڵام لە ئێستادا داعش پاشەکشەی پێکراوە کۆنتترۆل کردوێت لە ئێستادا داعش لە پاشەکشەدایەوە لە شکستێناندای و هەندێک ناوچەیە کە دۆخی ئەتائیفی ناوچەی ڕوومادی و زۆرێک لە ناوچەکان و زۆرێک لە وڵاتانی ناوچەکە سوود وەردەگرن لەو جەنگە تائیفەیە کە بوونی هەیە عێراق لە ئێمە پێکەوە هەمووان پێکەوە ڕوبەڕووبوونی داعش دەمینەوە هێزە پۆلیسەکانی ئەنبار بە هەمان شێوە ڕوبەڕووی داعش دەبنەوە و لەگەڵ هێزەکانی تر لەگەڵ سوپای ئێمە پێکەوە هەمووان پێکەوە ڕووی داعش دەبینەوە. هەروەها ئێمە هەوڵمانداوە بۆ ئەوەی کە هەرگیز پێکدادانی تائیفی دروست نەبێ بەڵام پێویستەکە لە تەواوی ناوچەکەەوە هەموو ڕای میدیە کە ئێمە ژیانێکی قوربانێکی زۆرمان داوە بەهۆی داعشەوە ناچار بووین کە خەڵکێکی زۆر زیاتر لە ڕوبەڕووی داعش ببنەوە. زۆرێک لەوانەیە کە جەنگی ئەوانەی لە ڕیزی داعشدان خەڵکانێکن کە لە ناو عێراقەوە نهاتون بەڵکو لە وڵاتانی دەرەوە هاتوون لە ناوچەکەەوە بەڵکو لە دەرەوەی عێراقەوە چەکدارەکانیان هاتوون کە خەڵکانی خۆکوژن خەڵکێکی زۆری مەدەنی دەکوژن و ژیانی خەڵکی ناوچەکەمان دەخەنە خوڕەوە لەبەرەوە پێویستەکە وڵاتانی ناوچەکە پشتیوانیمان بکەن لە ڕوبەڕووبوونەوەی داعش و من ڕاستەوە ئایا یارمەتی سەربازی مرۆی بڕێکی زۆر کەم لە پشتیوانیمان پێگەیشتووە لەلایەن وڵاتانی ناوچەکەەوە بەتایبەت کە بەر لەوەی کە حکوومەتەکەم پێک بێنن نرخی نەوت زۆر بەرز بوو لە پێشودا کە نزیکەی $100 بوو زیاتر بۆ بەڵام لە ئێستادا نزیکەی لە ئێستادا بە $22 دەیفرۆشین کە هەر ئێمە تەنها نزیکەی $13مان دەست دەکەوێت لە هەر بەرمیلێکی نەوت بەهۆی بڕی بەرهەمێنان و هەناردەکردن و ئەوە تەنها $300مان دەست دەکەوێت و دۆخی ئابووری وڵاتەکەمان و زۆرێک لە ناوچەکانی بەهۆی جەنگی داعشەوە وێران کراوە. ئێمە هیچ پشتیوانیەکمان بەدەست نێنەوە تەنها لە کوێتەوە نەبێ کە نزیکەی $200 ملیۆن بەخشیەوە بە ئێمە بۆ ئەوەی زۆرێک لە ناوچەوە بنیاد بنێنەوە سوپاسیانەکەی لە تێڕوانینی تۆەوە کاتێک دێت سەر دۆخی سووریا ئێوە هێمان شێوە ئێوە چارەکێک لە دانیشتوانی وڵاتەکەتان کۆچبەری سوورین ئاوارەی سوورین ئایا پشتیوانی تا بەدەست هێناوە پشتیوانی کراون لەلایەن وڵاتانی عەرەبیەوە ئایا دۆخی ئێوە چۆنە لە ڕووی ئاسایشیەوە بەتایبەت کە داعش لەسەر سونەرەکەن بەدڵنیایەوە زۆر قەیران نەک تەنها بۆ لوبنان بەڵکو بۆ تەواوی ناوچەکە قەیران ناکاتێک باسی دۆخی ناوچەکە دەکەین
بەدڵنیاییەوە دۆخی تیرۆر و تونند و تێژی ساڵە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕازە بەسەر و ناوچێدا زۆرێک لە قەیران و بۆ ئێمە دروست کردووە بەڵام لێ سادە دەبێ لەوە پێنەوەچە پلانێکمان هەیە یەکێک لەو هۆکارە زۆر گرنگەکانەوەی ئەوەیە کە نەک تەنها جارەسەری ئەو قەیران و تونڕەویە بکرێت ئایا بۆچی تونڕاوی تیرۆر دروست بووە بۆچی بەردەوامە تیرۆر لە ناوچەکەدا چۆن دەتوانین ئێمە بە تەواوی تیرۆر لە ناوبەرین یەکێک لە هۆکارە زۆر گرنگەکان کە هەندێک هۆکارێکەوەی کردووە تیرۆر دروست بە یەکێک لە بنەماکانی دروستبوونی تیرۆر لە ناوچەکەدا ئەوەیە کە پشتیوانێکی زۆر جددی نییە بۆ تێڕوانینی میانڕەوانە لە ناوچەکەدا ئەگەر ئەو پشتیوانەیە کە پێویستە بکرێت بۆ هێزی میانڕەو لە ناوچەکەدا ئەوە بەدڵنیایەوە توندڕەوی زیاتر و تونند و تیژی زیاتر دەبین ئێمە ناتوانین ڕوبەڕووی توندڕەوی ببینەوە بە توندڕەوی ناتوانین لە ڕووی سەربازیەوە بە هێرشە ئاسمانیەکان ناتوانێت تەنها بە تەواوی توندڕەوی لە ناو ببرێت بەڵام پێویستە ئێمە تێڕوانینی داعشانە ڕوبەڕوو بێنەوە ئەوە ڕاستە جۆرێک لە دابشبوونی تائیفی هەیە کامەوا دەکات زۆر قەیران و کێشە درۆی ئایا ئێران و سعودیە ئەو پەیوەندیە ئاڵۆزێکە لە نێوان سعودیە و ئێراندا هەیە لە ئێستادا کە سعودیە هێزێکی زۆر باڵادەستی سونیەوە ئێران هێزێکی باڵادەستی شیعەیە چۆن ئەمە ئەگەر سەرۆکوەزیرانی عێراق تۆ باسی ئەومان بۆ بکەیت چۆن ئەم دۆخە کاریگەریە بۆ لەسەر ئەو ناوچەیە بەتایبەت لە دوای 2023 زۆر بەداخەوە من بیرم دێت لە پێشوودا هەرگیز باسی ئەومان نەدەکرد کە کێشی عێ و چێ سورنەیە بەڵکو لە ئێستادا زۆر بەجددی باز لەم بابەتە دەتوانم بڵام ئەگەر زۆر بەداوەرانە بڵێم کە هەندێک لە سیاسەتی ڕژێمی بەعزوای کردووە کە ئەم دۆخە دروست بکە کە لە ئێستادا هەیە لە دوای 2023دا زیاتر ئەمە دەرکەوت بەڵام دۆستانی ئەمە زۆر یارمەتی دەر نەبوون لە ناوچەکەدا بۆی ئەم دۆخە دروست نەبێ زۆر ڕکابەری یەکتر دەکەن و هەموو چەک و پێویستێک کە لە بەردەستیانە تەنانەت ئەو دابشبوونە نەژادی کە بوونی هەیە سوودی لێ وەردەگرن ئەوەی کە لە سووریادا ڕوودەدا ئەو دۆخەی کە لە سووریادا هەیە ئێستا بە تەواوی سووریا لە ناو چووە نزیکەی 11 ملیۆن کۆچبەر هەیە ئاوارەی سووری هەیە کە بەشێکیان لە ناوخۆنی یاخود لە دەرەوەن کە تەواوی ناوچەکە لە ناو چووە وە زۆرێک لە نەوەی مناڵانی سووریا ژیان و خوێندنی خۆیان لەدەستاوە کە هێزەکە پێویستمان بە پرس و چارەسەرێکی سیاسی هەیە لە سووریادا کە هەمووان پشتیوانی بکەن پێم وایە کە هەندێک پێشکەوتن بەدی دەکرێت بەڵام هەندێک هێزی جیاوازن کە دایانەوێت کۆنتترۆڵی ناوچەیەکی زیاتر بکەن بەڵام نابێت هەڕەشەی تیرۆر بەکەم تەماشا بکەین ئەوەی کە لە ئەنبار ڕوودەدا تاوەکو سووریا ئەگەر بەردەوام بن لە دابشبوونی نەژادی و تایفی لە ناوچەکەدا داعش دەتوانێت دووبارە لە ئێستادا هێزێکی هاوبەش نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ئەوان تێڕوانینێ و ئایدۆلۆژایەکی مەترسیدار و هەڵەیان هەیە کە سوود وەردەگرن لەوەی کە تێڕوانینی گەنجان بەلای خۆیاندا ڕێبکێشن ئێمە لە ڕاستیدا دەبوو لە یەک بەلام داوێن بەڵام بەو شوێنێ من دێمە سەر ئەو بابەتە لە دواتردا لە عێراق وەڕبەڕبوونەوەی داعش بەڵام دەوێت پرسیارەوە لێ بکەم
لەبارەی ئەو دابەشبوونەی کە هەیە وەکو عەبادی ئاماژەی پێدا عەبادی تۆ باس لە هاوپەیمانەکەتان کرد کە ئێرانە کە ئەویش بە هەمان شێوە لە سووریا پشتیوانی لە ئەسەد دەکات لەگەڵ حیزبوڵڵا کە لە پشتیوانیەکە بەڵام رووسیا ئەڵێ پشتیوانی لە ئیسرائیل ناکەین بەڵام رووسیا بە هەمان شێوە پشتیوانی لە ئەسەدەکە کە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا پشتیوانی کردووە. چۆن دۆخی داهاتووی گفتوگۆکانی ئاشتی دەبینن لە سووریا ئەو ئەوانەی کە ڕۆڵی سەرکیانێ لە گفتوگۆکاندا؟ لە ڕاستیدا ئەو ڕاستیەکە حقیقەتێکە کە دۆخێکی ناوچەیی هەیە ئەم بابەتەوە نێودەوڵەتی هەیە. رووسیا و ئەمریکا هێزی هەوڵی تایبەتیانداوە بۆ ئەوەی چارەسەری ئەم دۆخە بکەن. هەندێک هیوان هەوڵ دەدەن کە پەیوەندیەکانی نێوان وڵاتانی ناوچەکە لە سعودی و ئێران بە هەمانشەوە زۆر سەخت و خراپە. سعودیە لە ئێستادا خۆی بە وەکو سەرکردەیەکی وڵاتانی عەرەبی دەبینێ کە ڕۆڵی سەرەکی ببینێ و دەیەوێت بە هەمان شێوە ئێرانیش بە شێوەیەک لە شێوەکانی یاخود لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا بە تایبەت دەستێوەردانی هەبوو لە وڵاتانی عەرەبە بەر ئەوە بۆ کەوای کردووە کە پێکدادان دروست ببێ لە نێوان هەرێک لە سعودیە و ئێران و ئەوەی کە لە دواتردا هەیە پێویستەکە ئێمە هەرگیز دەستێوەردان دروست ناکەینەوە لەگەڵ هەوڵەکانی ئێران و بە هەمان شێوە لەگەڵ وڵاتانی عەرەبیدا. ئەمە وای کردووە کە دۆخی ناوچەکە زۆر ئاڵۆز ببێ بەڵام بەدڵنیاوی ئێمە هەمومان نیگەرانین لەبارەی ئەو دۆخە ژادی و تایفەیە کە لە ناوچەکەدا بوونی هەیە و لە هەر یەکە لە سووریا و لە زۆرێک لە وڵاتانی ناوچەکەدا پێکدادانی تایفی دروست کراوەکە ئێمە شایەدی ئەوە بووین بۆ نمونە ئەوەی کە لە میسر ڕوویدا کە مەترسیەوە هەبوو کە کاریگەری نێگەتیڤ هەیە لەسەر زۆرێک وڵاتانی ناوچەکەەوە ئێمە نامانەوێت کەم خێرانە فراوان ببێ بەڵام پێویستەکە کە ئێمە بتوانین هەوڵی جدیترمان هەیە بگەین بۆ ئەوەی پێکەوەبوون لە ناوچەکەدا هەرێکە لە موسڵمانان و کریستیانەکان و شیعە و سوننەکان بتوانن بەیەکەوە هەڵبکەن. پێویستە هەمووان پێکەوە یارمەتی یەکتر بدەین. ئەمە کارێکی زۆر ئاسان نابێت کە تاوەکو دێ فراوانتر دەبێت ئەم پێکدادانانە و زیاتر و زیاتر پێکدادانەکان زیادە من هەندێک خەباتی ئەوەکەن کام قەیران و پێکدادانە زیاتر ببێ. ئەگەر ڕێگەم پێ بدەیت ئێمە پێویستە پشتیوانی لە هێزیمیان ڕەو بکەین لە ناوچەکەدا و ئەمەش هەوا دەکات کە بۆ نمونە لە سەقامگیر و ئاسایشی ئیسرائیل و فەڵەستینیەکان ئەمە بەدڵنیاییەوە کاریگەری دەبێت لەسەر وا دەکات کە هێزیمیان ڕەو لە ناوچەکەدا زیاتر فراوان ببێت و چارەسەرێکی درێژخایان دەبێت بۆ ڕوبەربوونەوەی تونڕەوی. زۆر دروستە ئاماژەت بە و خاڵەدا بەڵام ئەو دۆخە دژیەکەی کە بوونی هەیە ئەو پێکدادانایی کە لە سووریا لە فەڵەستین و ئیسرائیل هەیە لە ئێستادا زیاتر فراوانتر کە بەتایبەت ئەو کە بۆی داعشەوە دروستە بە لە ئێستادا هێشتا کارێکی جدی نەکراوە لەسەر ئەم بارەوە. تۆ باس لە دەستێوەردانی هێزە ناوچەیەکان کردووە کە هەندێک وڵاتان بۆ نمونە کە سعودیە تۆمەتبار دەکرێت بەوەی کە هێزی زۆر پشتیوانی سەرسەختی هێزە تونڕەوەکانە بەتایبەت وەهابیزم و سەلەفیزم کە ئەوان پشتیوانی یەکەن بەڵام بە هەمانشەوە لە سووریا و لە عێراقیش کارگەری هەبووەوە زۆر مای سەرنجە ئەگەر بتوانن زیاتر پێمان بڵێن هێزە ملیشیاکانی شیعە بەردەوام لە ڕووماتی بەشداریان لە هێرشەکان نەکردەوە بۆ ئەوەی کە ئەوان نەبن بە بەشێک لە دۆخێک کە پێکدادان دروست بێ لە هێزە سونیەکاندا و پێکدادانی تایفی دروست نەبێ ئەوەی کە لە تکریت ڕوویدا
کە شیعە میلیشەکانی شیعە زۆرێک لە ماڵ و ناوچەکانیان وێران کرد کاتێک لە داعسیم بەدڵنیاوە هەندێک کێشە ڕوویدا لە کاتێکدا لە تکریت کۆنتترۆل کرایە بەڵام نزیکەی لە سەدانەوەتی هاوڵاتیانی تکریت گەڕاونەتەوە ئەو شارە زۆرێک لە خزمەت گوزاریەکان و تەنانەت ناوچەکانی دەرەوەش خزمەت گوزاریان بۆ گۆشتەوە سەرکەوتوو بوون. ئێوە بەڵێ لە دوای تکریت من وای ڕاستەوخۆ داوای داوام کرد کە هەموو یەکەکانی ئەو هێزانی کە ئەو ناوچەیان کۆنتترۆل کردێتەوە ناوچەکە جێبێڵن لە ڕوومادی ئێمە تەنها سوپای ئێمە بوونی هەبوو تەنها چەند هێزێکی تایبەتی هەبوو کە یەکێک لە هێزە زۆر تایبەت و بەهێزەکان لە ناوچەکەدا و هێزەکانی پۆلیس بە هەماشەوە بەشداریان کرد لە وەڕاهێنان و مەشقیان پێکرا وەکە فەرماندەیەکی زۆر باشانە هەبوو و هێزێکی وەکو هەمووان پێکەوە هەموو ئەمی هێزانە پێکەوە کاریان کردووە لە ساڵی ڕابردوودا بۆ نمونە ئەو دۆخەی کە لە ئەنبار دروست بوو سوپای عێراقی ئەو ناوچەی جێهێشت چونکە سوپاکە سوپایەکی نیشتیمانی نەبوو وا تەماشا دەکرا و جەنگیان بەڵام لە ئەنباردا لە دواتردا دووبارە بە خێراهاتنی کرایەوە کە زۆر دڵخۆش بووم بە هاتنی سوپای عێراقی چونکە بە هێزێکی نیشتیمانی تەماشاکرا لە ڕوومادی بە هەمان شێوە لە ماوەی نزیکەی 10 ڕۆژدا کۆنتترۆل کرایەوە و یەکەکانمان هێزەکانمان پاشەکشەی کردووە و سوپای و پۆلیس لە ڕوومادی جێگیر کرامە نمونەیەکی زۆر سەرکەوتوو بوو ئەمەمانە ئەوەشە کە نمونەیەکی سەرکەوتووە بە پشتیوانی حکوومەتی ناوەندی هێزە ناوخۆیەکان دەتوانن کۆنتترۆل ناوچەکان بکەنەوە بە شێوەیە کە پۆلیس لەو ناوچاندا جێگیر بکرێتەوە ئەساش و سەقامگیری و ناوچانە کۆنتترۆل بکاتەوە و ناوچەکان بپارێزێت لە دوایەوە کە هێزی تایبەت و ئەو ناوچانە کۆنتترۆل کرد ئەمە هیچ پێویستمان بە هێزی دارەوەی ئەنبار نەبوو پارێزگای ئەنبار بوو ئەو ناوچەیە کۆنتترۆل بکاتەوە چونکە تەواوی دۆخی ئەنبار گۆڕ بەدڵنیاییەوە نزیکەی 200,000 ئاوارەی ئەنبار هەیە بەڵێ بەدڵنیاییەوە بەشێک لە کاتێک زۆرێک لە وڵاتیان لە ئەنبار بوون کاتێک کە ئۆپەراسیۆنەکان ئەنجام دران ئەوە مانای ئەوەی کە متمانەیان بە سوپای ئێمە هەبوو ئەگەر ئاماژە بەو بدەم لە ئێستادا داعش پاشەکشە دەکاتەوە ئێوە سەرکەوتون بەڵام ئەوە جێگەی بڕوایە بەڵام لە هەمان کاتدا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە منی وت کە هێشتا داعش زۆر زیاتر دەیان هەزار چەکداری تر دادەمەزرێنێت هەروەها سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پێیوتم کە پێشمەرگە هێزەکانیان زۆر هێزێکی زۆر کاریگەرن لە ڕوبەڕبوونەوەی داعش بەڵام ئاماژەی بەوەدا کە تەواوی دۆخەکە و سوپای عێراق هێشتا ناتوانێت کە مووسڵ کۆنتترۆل بکاتەوە کە نزیکەی دانیشتوویەکی زۆری هەیە کە لەوێەوە داعش دەستی پێکرا هاو هەڵوێستی لەگەڵ ئەوەدا ئایا لەو بڕوادە کەی داعش دووبارە پاشەکشەی پێدەکرێت کە 2016 پەیمانی ئەوە دەم کە 2016 کۆتایی سەربازی داعش دەبێت مانای ئەوەیە کە تەواوی شارەکان کۆنتترۆلە بەڵێ ئەوە پەیمانی ئێمەیە پەیمانی ئێمەوەیە کە لە کۆتایی 2016دا داعش لە عێراقدا بە تەواوی تێک بشکێنرێت لە ڕوو سەربازیەوە ئێمە زۆر سەرچان بووین بەوەی کە توانیمان ڕۆمادی کۆنتترۆل بکەین کە پلانێکی زۆر سەختمان دانا بۆ کاتێک ئێمە ئۆپراسیۆنەکەمان دەست پێکرا ئەوان وایان دەزانێت کە داعش ئاهەنگیان دەجێڕا چونکە هەیەکێک بوو لە ناوچە زۆر سەختەکان لە ئێسادا نینەوە زۆر گرنگە کۆنتترۆلکردنەوەی نینەوە مووسڵ زۆر گرنگە بەهۆی مێژووەکەیەوە بە هەمان شێوە ڕقە لە سووریا کە زۆرێک شانشین لە مووسڵدا بوونی هەبوونەوە زۆر ناوچەیەکی بنەڕەتیە بە هەمان شێوە بۆ ئێمە شوێنێکی زۆر گرنگە کە مووسڵ کۆنتترۆل بکەینەوە لە ئێسادا پلانمان هەیە بۆی کە ئەو ناوچەیە کۆنتترۆل بکەینەوە
و هیوای ئەوەمان هەیە کە دووبارە و ناوچەی کۆنتترۆل بکەینەوە و پشت بە هێزەیەکە ناوخۆیەکان ئەبەستین و پۆلیسی ناوخۆیی و سوپای خۆمان پشتە بەسین و ئەزمونێکی باشوانەیە کارەکە زۆر ئاسانترە بێت زۆر ئاسانترە بێ کاتێکی ئەمە دەستمان کرد بە ئۆپەراسیۆنەکە بۆ کۆنتترۆلکردنەوەی ڕوومادی زۆرێک لە ژمارێکی زۆر کەم لە چەکدارانی داعش لە ڕوومادیدا هەبوونەمونەوە تەنها زۆرێک لە مینیان چەند بوو کە هەزاران مینیان چەمو لە قوتابخانەکان و ماڵەکان و شەقامەکاندا ئەوە بوو کەوای کرد زۆرێک لە قوربانی بدەین نەک ئەوەی لە ڕوبەڕووبوونەوە و جەنگی دژ بە داعش لەبەر ئەوە داعش متمانە و هێزی خۆی لە دەستداوە زۆرێک لە چەکدارەکانیان لە عێراق چەکداری بیانین چەکدارن کە لە تەواوی جیانەوە هاتوون عێراق چونکە عێراق لە داعش لە عێراقەوە دروستن بۆ بەڵکو لە سووریاوە دروست بووە داعش لە سووریا هێزی خۆی بنیاتنەوە و شارەکانی عراقی داگیر کردووە و هاوڵاتیانی دەرکردووە و زۆرێکیانی کوشتووە بنەماکان و ناوچەکانی ئێمە وێران کردووە ئێمە پێویستە ناوچانە کۆنتترۆل بکەینەوە داعش بە ئەماشەوە ئایدۆلۆژیە کە زۆر مەترسیدارە ئەو ئایدۆلۆژیە پێم وایە پشتیوانی کراوە لەلایەن هەندێک وڵاتانی ناوچەکەوە وڵاتانی ڕۆژاوا پلانی ئەوانەوە کە نەک تەنها لە ڕووی سەربازیەوە ڕوبەڕوو بێنەوە بەڵکو تۆ باست سەقامگیری لە ناوچەکەدا کرد سەرۆک وەزیران سەلام من لەگەڵ تۆدا و بابەتە باس دەکەم کە تەنها بابەتەکە تیرۆر نییە بەڵکو دۆخی ئابووریش بامان شێوە ئەو ناسەقامگیر واسایش دروست کردووە کە بەهاری عەرەبی دەست بکرێەوە کێک بوو لە هیوا زۆر گەورەکان نەکتەنا بۆ ناوچەی بەڵکو لە تەواوی ناوچەکە بەڵام شکستیانە و شۆڕشەکان شکستیانێنە و جەنگی ناوخۆ لە ناوچەکەدا دروست بوو یەکێک لەو نمونە زۆر جوانانی دروست بوو تونس بوو کە دیموکراسی تێیدا سێکرد بۆ زۆرێک لە سەقامگیری تێدا هەیە لە ئێستادا خۆپیشاندان لە تونس دروست بووە داوای سەقامگیری و ئابووری دەکرێت ئایا ئێوە چۆن بەرپرسیارەتی خۆتان لە ئاست خەڵکیدا دەبینن چۆن شاناسی بە خۆیانە بکەنەوە بۆی خواردن و بتوانن خواردن بە مناڵ و خێزانەکانیان بدەن چانسێکی باشانە بە کەژیانێکی باشانە بن بەدڵنیەوە ئەگەر باس لەو بابەتە بکەم پێویستە ئێمە ڕوبەڕووی ئەو توندوتیژە ببینەوە کە لە ناوچەکەدا لە ئێستادا بوونی هەیە بۆ ئەوەی سەقامگیری دروست بکەین وا بکەین هیوایان هەبێ و خەڵکی ناوچەکە گەشە بسێنێتەوە لە تەواوی ناوچەکەدا گەشە سندن و پێشکەوتن بەدەوێت کە پێویستی بە خەرجی و داهاتێکی زۆر هەیە کە زیاتر لەوەی کە پێویستی کە لە ئێستادا بۆ نمونە ملیاران دۆلار خەرجەکرێت بۆ ڕوبەڕبوونەوەی توندوتیژی پێویستە بۆ بنیادنانەوەی ژیان خەرج بکرێت بۆی سەقامگیری دروست بکرێت و بەرهەممان هەبێ و ژیانێکی باشتر دروست بکرێت لە ناوچەکەدا زۆر بەداخەوە کە لە وڵاتانی جیهانی سێم تاوەکوی ئێستا هێشتا نەتوانراوەکە تا چەندە ئێوە بەرپرسیارەتی خۆتان خستوەتە گەڕ ئەنجامداوە دەکرێت هەمان پرسیار لە عەبادی بکەم یاخودا هەموو سەرکردەکانی وڵاتانی عەرەبە ئێوە چەند بەرپرسیارەتی لە ئەسۆ دەگرن بۆ ژیانی باشی وڵاتیان پێویستە ئێمە تەواوی بەرپرسیارەتی لە ئەسۆ بگرین و ئەو بەرپرسیارەتەیە کە بۆ ئەمەوەی چەند ساڵی ڕابردووە لە سوی ئێمەدا بووە کە ئەمە وای کردێت خۆپیشاندان و بەهاری عەرەبی لە ناوچەکەدا دروست ببێ و خەڵک وا دەکات کە فشار لەسەر ئێمە دروست بکە و هەموو بەرپرسیارەتەکە ئەخاتە ئەسۆی ئێمە پێویستە ئێمە ئەو دۆخە چارەسەر بکەین ئەوەندە ئێمە دەتوانین دووبارە من جەخت دەکەمەوە لەسەر ئەوەی کە ڕووبارێکە هەندێک لەو هیوانە توێنێتەوە کە هاوپەیمانی نێودەوڵەتی ئەگەر لە پێشوودا هێزی زیاتر هاوپەیمانان ئەگەر زووتر هاتبان بۆ ناوچەکەەوە یانتوانی ئەو توندوتیژان زیاتر کۆنتترۆل بکەن ئەگەر 4 ساڵ لەمەوە بەر ئەو هاوپەیمانان هاتبانەوە یانتوانی توندوتیژەکان کۆنتترۆل بکەن
کە لە ئێستادا بۆن منە جەنابی سەرۆکوەزیران ئەو کێشانەیە لە عێراق ئەوە تەنها لە عێراق نییە بەڵکو لە تەواوی ناوچەکەدا هەمان کێشەیە بۆن منە لوبنان تەواوی جیهان دەیەوێت هیوا بۆ خەڵکی ناوچەکەی بگێڕێتەوە بۆ ئەوەی هیوایەک دروست بکە ئێمە وەکوتم پێویستە پشتیوانی لە هێزی میانڕەو بکرێ پێویستەکە کە هەمووان هەوڵ بخەنە گەڕ بۆ ئەوەی پێشکەوتنی بەردەوام بەدی بێت نەک ئەوەی پێکدادان دروست ببێ لە ناوچەکەدا وەکوەوەی کە لە ئێستادا ئەم دۆخە دروست بووە چەند پێکدادان دروست ببێ مانای ئەوەندەی تر وێرانکاری دروست دەبێ ئەوەندەی تر ناسەقامگیری دروست دەبێت لە ناوچەکەدا ئێمە کاتێکی کەمان لە بەردەمدامە بەڵام چونکە باس لە سەقامگیری کرێ و ئایا وڵاتەکەی تۆ عێراق لە ناوەندی ئەمەدا تۆ چی دەڵێ وەکو من ئاماژەم پێ بدا خۆشگوزەرانی خەڵکی زۆر گرنگەوە یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان و من بەرپرسیارەتی لە سۆ دەگرم کە لە هاوینی ڕابردوودا خەڵکی خۆپشاندانیان کرد داوای خزمەتگوزاری و پێشخستکردنی خزمەتگوزاریەکان و دۆخی چاکسازیانە کرد لە بواری سیاسیدا و داوای پێشکەوتن و ئاورەوە پێویستە ئێمە بەرپرسیارەتی هەڵبگرین ئەگەر ئێمە نەتوانین ئەو بەرپرسیارەتیانە ئێمە لەوانەیە لە ئێستادا ناتوانین بەڵام پێویستە بە ڕاستەیەکی دروستدا ئەم کارانە بکەین من هەوڵم داوە بۆ ئەوەی سەقامگیری ئاسایش دروست بکەم و نمونەیەکی سەرکەوتومانە هەبووە لە هەموو شارەکانی عێراق داوای خۆشگوزەرانی و خزمەتگوزاریانە کرد و جەنگمان هەبوو بەڵام ئێمە سەقامگیر و ئاسایشمان دروست کرد هێزەکانی پۆلیس لەگەڵ خەڵکی دابوون و خەڵکی لەوانەیە هێشتا دڵخۆش نابنم بۆ هێوە توندوتیشانەیە کە دروست بوون ئەکەیاوە لە دەسەڵاتی ئێمەدا نەبووە کە حکوومەت بەشێکە لەو پرۆسە سیاسی کە دروستەوە بە ناتوانم دش بە هەموو سیستمی سیاسی بم بەڵام لە ئێستادا ئێمە کارەکەین بۆ هەتاوەکو هەڵبژارنی داهاتوو ئەوە بنەڕەتی بابەتەکەیە کە هەموو حکوومەتانی ناوچەکە لە هەمان ئاڕاستە و هەمان دۆخدان کە خزمەتگوزاری و خۆشگوزەرانی بۆ خەڵکەکان دەبکەن ئایا لە ڕاستیدا بەرپرسیاران بۆ خەڵک بەدڵنیاوە هەندێک لە حکوومەتەکان بەرپرسیار نین چونکە خەڵکی هێشتا ڕای تەواویان نیە لە دروستکردنی حکوومەتەکاندا زۆر سەرۆکوەزیران عەبادی سەرۆکوەزیران سەلام زۆر سوپاس بۆیەوە